ئایا ڕۆماتیزم چارەسەر ئەکرێ یان درێژخایەنە؟ ڕۆماتیزم چی زیانێکی هەیە بۆ کەسی توشبوو بەو نەخۆشیە؟ ڕۆماتیزم یەک نەخۆشی نییە، مەجموعەیەک نەخۆشین. ئەوەش حەزەکەم لێرە بە کورتی باسکەم کە تەنها بەرزی فەحسی ESR بەڕاستی نیشانەی نەخۆشی ڕۆماتیزم نییە. نەخۆشی ڕۆماتیزم چەند کرایتریایەکی خۆی هەیە. نەخۆشەکە چەند نیشانێکی جیاوازی هەیە، ئەبێت چەند کراوترە و نیشانێکی تایبەت بەخۆی هەبێ بۆ ماوەیەکی دیاریکراو، ئەبێت چەند فحوساتێکی پشکنینێکی خوێن کە تیا دەرکەوێت. اینجا ئێمە توانین بە نەخۆشەکە بڵێن ئەمە ڕۆماتیزمە. ئەوەی کە باوترین جۆرێتی ڕۆماتۆید ئارترایتسە. ڕۆماتۆید ئارترایتس ئەویش بۆ خۆی کرایتریای خۆی هەیە بۆی بزانین نەخۆشەکە ڕۆماتۆید ئارترایتس هەیە یا ڕۆماتۆید ئارترایتسی نییە. ئایا درێژخایەنە؟ درێژخایەنە بەوەی نەخۆشەکە لەوانەیە بە چارەسەر بە دەرمان چارەسەر ئەکرێت، بەڵام لەوانەیە لە هەر دقەیەکە لە هەر کاتێکە لە تەمەنیا جارێکە ڕووباتەوە. نەخۆشەکە چارەسەر ئەکرێ و لەوانەیە هەڵباتەوە، ئەوە لەوانەیە زیانی کاریگەری هەبێت. بەڵێ زیانی هەیە، زیان بۆ جونگەکانی دەست، زیان بۆ پشت، زیان بۆ جونگەکانی لاق و بۆ ئەژنۆ، چونکە کاریگەری لەسەر بەرگی جونگەکان دروستکار نەک لەسەر ئێسکەکان.